ئەمڕۆ لە ضمنی کۆمەڵکاریەکە بیرخستنەوەیەک باسەکەم لەسەر ضرورەتی ڕێکخستن، چونکە هەست پێەکەم کە لە مەدای ئەم 51 ڕۆژەی کە دوورم تا ڕادێک لە پاڵتۆک و تەلەفۆن و پەیوەندیکردنەوە بە خۆتانەوە، هەروەها ئێوەش بە حکمی ئەوەی کە متفەڕق بووین بۆ نووسینی ئەو بابەتە بە پشتیوانی خوا، کۆمەڵێک برا هەن تۆزێک سارد بوونەتەوە لە ئیشکردنەکە، کۆمەڵە برایتر احتیمالە حەز بکەن چۆن ئیبداعێک بکەن، چۆن ورەکان وزەکان بەگەڕخن، هەموو پێویستیان بە بەرچاو ڕۆشنیەکێ لە شێوەی ڕێخستنی ئەم خەڵک. بۆیە ئەم شەو پێویستە وەکو مقدماتێک بیرخستنەوەیەک فقط دەربارەی ڕێخستنەکە و مفرداتی ئەم ڕێخستنە، ئەرکانی، هەروەها بە شێوەیەکی گشتی وەکو ڕێڕەوێک بەرەو ئەم بابەتە باز بکەم ئینشاءڵڵا. هەموو فکرێک کە تەرحەکرێ لەوانەیە لە ڕێی کتێبەوە بێ، لە ڕێی ئەشخاصەوە بێ، لە ڕێی تەنزیمێکی ترەوە هەیە، لقێک بە دزیەوە ئەگەێنێتە شوێنێ، مژدەی ئەم فکرێ ئەگا بە خەڵکی. ئەم خەڵکە وردە وردە وەریەگرن و مناقەشەیەکەنەوە لە ناوخۆیان لە فکری یەک کەسێەوە یا یەک کتێبەوە یا لە لقێکی نهێنیەوە، کۆمەڵی خەڵگەکەونە مناقەشەی ئەم ئەفکارانە تا پێی مقتەنیع بن. ئەم خەڵکانە دوو جۆرن، هەیە مقتەنیع بووە بە فکرەکە کە لە کتێبەکەوەیە یا لە منهەجی حیزبەکەوەیە یا لەو شروحاتانەوەی کە کراوە، هەندێکی کەش عاتیفی کۆ ئەبنەوە لە پیاوەکانی واجهە. واجهەکە مەلایەک بووە، خەتیبێکی جەهوری بە حەماسەتەوە قسەی کردو لەگەڵ خەڵکی، ئازایانە قسەی کردو، پێشڕەوەتی خەڵکی کردو، خەڵک لەم مەلایەکەوە بوت وا ئەزانێ ئەم مەلایە تەمسیلی ئەو فکرەیەکە، بەڵام فکرەکە لە پشت مەلاکەشەوەی. یەکێکی تر شوێن کۆمەڵێک خەڵک شوێن محامیەک کەوتون، شوێن دکتۆرێک کەوتون، شوێن مختارێک کەوتون، شوێن شاعرێک کەوتون، کەسانی هەڵکەوتە عادەتەنەوەن کە پێیانەوترێ واجهات، خەڵکێک بە عاتیفۆ شوێن ئەم واجهاتانە کەوتون. کەوابوو ئێمە دوو پۆل خەڵکمان هەیە بە قەناعەتەوە شوێن فکرەکە کەوتووە، هەیە بە عاتیفۆ شوێن واجهەکان کەوتووە. هەردوو پۆلە خەڵکەکە پێویستیان بەوە هەیە وزەیان بەگەڕخەین لە کاروبارمانە. ئەم فکرەی ئێمە تەرحیەکەین، ئەوە چەند ساڵە بڵین شەرحیەکەینەوە، وە خەڵکانێکی تریش کە لە خلالی 1000 محاضرەوە ڕەنگە یا زیاتر بەرجۆی کەوتووە. وردە وردە دید و تەسەورێکی بۆ دروست بووە، تێڕوانین و پێناسەیەکی بۆ دروست بووە کە ئەم ڕەوتەی ئێمە باسی ئەەکەین چییە؟ چیمان پێیە؟ مقتەنیع بووە بە فکرەکە، بەڵام ئەڵێ بەڕاستی بەڵام مامۆستاکرەکار غەڵەتی زۆر. ئەمە لێرە مقتەنیع بە فکرەکە بەس بە ڕەمزەکە یا بە واجهەیە یا بەوانەی کە خەڵک لێی کۆبووەتەوە بە ئوسلوبی عاتیفی ڕخنەی لەم نقطەیان هەیە. ئەوانی تر فکرەکان زۆر قاڵ نەبوونەتەوە لە فکرەکەیە، زۆر ئیستیعابیان نەکردووە، لە خۆیان نەگرتووە، بەڵام بە قیاس ئەڵێن بەڵام مامۆستاکرەکار باشترە لە فڵان، لەبەرەوە لەگەڵی بین باشترە. ئەمەیان کە هەردووکی تەبعاً لە قورئانە هەر هاتووە، ئامەنا بڕەبی هارون وموسا، سحربازەکان سەیریان کرد خۆیەوە ئەوان خواکە ناناسن، جار بەرنامجەکە نازانن چییە، بەڵام موسا و هارون نەناسن سەلامی خوایان لێ. ئیمانیان بە پەیامەکە هێناوە لە خلالی سەیدنا موسا و سەیدنا هارونەوە. لە شوێنێکی تر خوای گەورە بۆمان باسەکە فەرمێ ئامەنا بڕەبی العالەمین، ڕەبی موسا و هارون. باوەڕیان بە پەیامەکە ئەم جارە هێناوە کە لە خوای پەروەردگارەوە هاتووە، لەبەرەوە پەیامەکەی بۆ ڕۆشنکردنەوە. و هارون هو ئەفسەح منی لیسانەن، هارونیش بەو زمان فەسیحیەی خۆی بە ڕەوانبێژی خۆی دینەکەی زۆرتر بۆ ڕوون کردوونەتەوە، لەبەر ئەوانە مەنهەجەکەیان ناسیوە. ئێمە لەم ڕەوتەی خۆمانە هەردوو پۆلە خەڵکەکەمان لێ کۆبووە، هەیە بە قەناعەتێک لەگەڵ فکرەکەیە، هەیە بە عاتیفە لەگەڵ واجهەکان هەیە. ئەوانەی دێنە پێشەوە ئەنجا جیاوازن. ئێمە ئێستا دوو پۆلمان هەیە، بەڵام لەناو هەر یەکێ لەم پۆلە خەڵکەیە پۆلێنکردنی تر پێویستە. سەیرەکەن ئەمانە وەکو مەکتەب پێویستیان بۆ هەیە لەسەر ڕادەی تێگەیشتن پلە پلەکرێ.
هەیە ڕادەی تێگەیشتنی لە فکرەکەمان زۆرە. بۆ نمونە یەکێک خۆی خاوەنی فکر بووە پێشەوەی ئێمە بناسن. لە ناو یەکێتیە فکرێکی مارکسی هەبوو بۆ نمونە، ئێستا پابند بووە بە ئیسلامەوە، لە ناو مسلمانانە ئێمەی ناسیوە. باش کە ئێمەی ناسیوە وردە کتێبی جیهانبینی ئیسلامیەکەمان داوەتێ خوێندوێتیەوە، لەبەرەوەی خۆی خاوەن فکرە زووتر ئیستیعابی کردووە. ئەمە ڕادەی تێگەیشتنی لە فکری ئێمە و مقتەنعبوونی نزیکتری لە فکری ئێمە فەرقەکە لەگەڵ یەکێک عالەمی فکری نەخوێندوو. کتێبێکی ئەدەنێ ئەڵەن ئەمە جیهانبینی ئیسلامی و ئەمسەکرەکار نووسێتی پێی خۆشە، لە بزانم تخوا کتێبەکانی شەروان وەکو شریتەکانی گوێم لێگرتوون، بەڵام کە کتێبەکە ئەخوێنێتەوە هەندێشتی لێ تێناگە لەبەر ئەو لە عالەمی فکرەوە نهاتوو. کەوا بوو ئەم دوو کەسە ئەوان کە لە یەکێتیەوە هاتوو با بڵێن ئەویتریان لە پارتیەوە هاتوو یا مستەقیل وە هەر شتێک بێ، ئەمە ڕادەی تێگەیشتنی ئەم دوانە جیاوازە. کەوا بوو ئێمە ئەکەوینە بەردەستی کۆمەڵی خەڵکی ترمان دێتەوە بەردەست با بڵێن، یان ئەکەوینە بەردەم واقعە کە خەڵکی لە ڕادەی تێگەیشتنیانە جیاوازن. سیرەکەین پۆلێک لەناو ئەم پۆلانەی ترە خەڵکی تر هەیە، ئەم جارە جیاوازن لە ڕادەی پابندبوونی دیندارێتیان. سیرەکەین یەکێک زۆر بە جددی ئەم ئیسلامەتی گرتووە، پێوەی پابندە وەکو عەقیدە، وەکو عیبادەتەکان، نوێژەکانی لە مزگەوتە و حرام و حەڵاڵ زۆر وردەکارانە لێکەداتەوە، سیما و مەزهەری پابندە بە ئیسلامەتێکەوە، هەموو شتێکی پێوە دیارە. یەکێکی تر هەر دیندارە وەکو ئەو لەگەڵمانایە لەو ڕۆتە، مقتەنیع بۆ بەو فکرە بەو ئیش و کارە، بەڵام ڕادەی تێگەیشتنەکەشی زۆرە وەک سەقافەت، بەڵام ڕادەی عیبادەتەکەی کەمترە. ئەشێ هەر کابرایکە لە خاوەن فکرەکەوە هاتبوو لای یەکێتیەوە بڵێن ڕادەی پابندیەکەی دەست بەجێ ئەو جەستەی نەتوانێت ئەوەندە بێنێتە ژێر ڕکێفی عیبادەتەکانەوە، نەتوانێت دووشەمە و پێنجشەمان بە ڕۆژوو بێ، نەتوانێت ئامادەی جمعە و جەماعەتەکە ببێ بەردەوام، یان نەتوانێت لە هەندێک حرام خۆی بپارێزێ. بەڵام لە ناحەی فکر و قسەکردن و دیفاعکردن لە ئیسلام ئەو لە پێش عابیدەکەمانەوە. کەوابوو لێرە دوو جۆر خەڵکی ترمان بۆ پێیا بوو، یەکیان مفەکیرە کە قسە ئەکا لەولا واجهەیە، یەکێکی تر عابیدێکە زۆرتر لە مزگەوت دەرەکە. ئەمە ڕادەی پابندی خەڵکیشمان دیسان ئاوا بۆ ئەبێتەوە بە ئاست جیاواز، هەندێک کەس عیبادات و تەقوا و دینداریەکەی باشترە، هەندێکی تر کەمترە و هەروەها. کە خوای گەورەش کردوونی بە سێ پۆلە، هەیە ظالم لنفسی، هەیە مقتصد و هەیە سابق بالخيرات، ئەوانە لە پێش. دیسان دوای ئەم ڕادەی تێگەیشتن و ڕادەی پابندیە کە هەر لەو خەڵکە قەناعەتی فکر و قەناعەتی عاتفیەوە دیمان، ئەم جارە سەیرەکەین هەستی بەرپرسێتیان وایان لێکات جودا بن لە فەرقیان نەبێ لەگەڵ یەکتر. یەکێک هەستی مەسئولیەتی قیامەتی زۆر بەرزە، بۆ خۆی بێ ئەوەی پێی بڵێن داهێنانی هەیە لە ئیشکردنی ئیسلامی. یەکێکی ترەڵە کاکە من بەم ڕەوتە پێم وتون ئامادەم بەسەر چاو، هەر شتێ بە من بکرێ بەسەر چاو، بەڵام ئەم ناپرسێت و چاوەڕێکە حیزبانە شتێکی پێ بڵین وا بکە، چاوەڕێکە پێی بڵین پارەی مانگانە بدە، چاوەڕێکە پێی بڵین ئەم کتێبە بخوێنەرەوە، چاوەڕێکە پێی بڵین سەرێ لە فلان کەس بدە یا دەرسی فلان بخوێنە. بەم شێوەیە کەوابوو ئێمە لەناو ئەم ڕەوتە گشتیەیە کە سەیرەکەین خەڵکانێک لەم فکر و بۆچوونە کۆبۆتەوە. خەڵکێک بە فکرەوە هاتون قەناعەتیان کردووە، هەندێک کە عاتفی هاتون لە واجهەکان کۆبوونەتەوە، بەڵام لە سێ شتا جیاوازن: ڕادەی تێگەیشتنیان، ڕادەی پابندبوونیان، هەستی بەرپرسێتیان. کەوابوو ئەمە پێویستە مراعات بکرێت. نقطەیەکی تر ڕێخستنی ئەم خەڵکە ضروریە. ناشێ ئێمە ئەم خەڵکێکە بە دەورمانەوەن لێیان گەڕێن هەروە وەکو جای بەهار چۆن هاتۆتە دەرەوە هەروارێ، ناوێ وەکو چیمان ئەحتیمامی پێ بدەین لە بڕینی، لە خزمەتکردنی، لە ئاودانی، لە پاسەوانێتی، لە سنوور بۆ کێشانی، لە هەموو لایەکی. لەبەرەوە بە تەکید ئەبێ ئەم جارە محاولەی ئەوە بکەین کە ئەم خەڵکە
ڕێک بخەین یان خەینە ڕێکخستنێک جۆرێک لە ڕێکخستنیان بۆ دابین بکەین ڕێکخستن خۆی چییە؟ سێشتی جەوهەریە ڕێکخستن ئێمە ئێستا هەرێکێ لە ئێوە تەماشای واقعی ئێستای ئەم ڕەوتەی خۆمان بکاتەوە ئەم سێشتەی بۆ دەرەکەوێت یەکەم ڕێکخستن بریتیە لە بواری تعبیرکردن و خۆناساندن ئێمە بەهۆی ئەم ڕەوتەوە خۆمانە ناسێنین وەکو تاک چ بمان ناسن چ خۆمان بناسێنین بۆ نمونە برایەک دێ وتارێکەدا باز لەم ڕەوتەکە خۆیان ناسێنێ بەوەی کە هەڵگیری ئەم دید و بۆچوونی ئەم ڕەوتەیە ئەمە وەکو تاک وەکو کۆ ئێمە لەم ژوورەیە خەڵک وا ئەمان ناسێ ئەمە ڕەوتێکی سەلەفی ئیخوانی جیهادی لەم بابەتانە کە خەڵک ناوی لێنێ بەڵام ئێمە مهم ناومان ڕەوتێکە ئەنجا ناساندنی هەواداران و تەرەفداران و پێگەکەمان و دۆستان و عەزیزانی ترمانن کە دێن لە ضمنی ڕەوتەکەیان نین بەڵام لە تیشکی لە ڕووناکی ڕەوتەکەیە دوور نەکەوتونەتەوە ئەوانیش دێن قسە ئەکەن ئەوانیش دێن تێکستە نووسن دێن بابەتە نووسن لە سایتەکانە شت بڵاوەکەنەوە هەر هیچ نەبێت دەستخۆشیە گەنێرن بۆ نووسەرێک کەوابوو ڕێکخستن جگە لەوەی ضەروریە بریتیە لە بواری تعبیرکردن و خۆناساندنی تاک و کۆ و هەواداران و تەرەفدارانی ئەو ڕەوتە دووهەم ڕێکخستن بریتیە لە وەسیلەی بەگەڕخستنی تەواوی وزەکان بۆ زوو گەیشتنە ئاواتمان بۆی زوو بگەینە ئامانجی خۆمان پێویستیمان بەوە هەیە 100 کەس لێمان کۆبەتەوە 200 کەس کۆبەتەوە ئەم 200 کەسە زیاتر کەمتر وزەکانیان بەگەڕخین ئەمە چی پێویستەکە بیان ناسین بزانین وزەی چیان پێ یەکێ نووسەرە یەکێ مەلایە یەکێ دەنگی خۆشە بە قورئان خوێندن یەکێ دەنگی خۆشە بۆ سرود خوێندن یەکێ بەخیلە یەکێ چروکە یەکێ ئازایە یەکێ سەخیە یەکێ ئینفعالیە یەکێ کەتومە یەکێ لە پێشەوە یەکێ جسمی قەد و باڵای فەرقی واهەیە بۆ واجیهاد باشە یەکێ سەر و سیمای بە شێوەیەکی تر هەر یەکە بە نەوعێکە هەر یەکە لە وزەی خۆی بەگەڕ بخەین بۆ ئەوی لە مەجالی خۆیەوە بخرێتە ئیش ئەمەش کەوابوو ڕێکخستن ضەروریە بۆ ئەوەی ئەم وزانە بە تەواوی بەگەڕ بخرێن هەتا وزەی زۆرتر بەگەڕ بخەین زووتر ئەگەینە ئامانجی ئەمەمان چەند جار تکرار کردوتەوە لە وتارەکانە لە دەرسە لە هەموو شوێنەکە ئەمانوت تەشبیهمانە کرد بە زەڕەبین ئەمانوت ئەگەر تۆ زەڕەبینێکی بچووک دانێ لەبەر تیشکی خۆرە خوریەکی شت لە ژێریا داناوە لەبەرەوەی زەڕەبینەکەت بچووکە چەپکەنەی تیشک کە پیا تێپەڕەکە زەمەنی زۆرتر ئەوێت تا ئەیسووتێنێ بەڵام ئەگەر زەڕەبینەکەت گەورەتر بوو چەپکەنەکە زۆرتر دێ تەرکیزە کاتە سەر ئەو شوێنەوە ئەیسووتێنە زەمەنەکەت بۆ کەمتر دەبێت بۆیە ئەو برابەڕێزانەی لەو ڕەوتە ئیشەکەن ضەروریە حساب بۆ ئەوە بکەن هەموو وزەیەکی نوێ کە دێتە پێشەوە بەگەڕەخرێ زەمن بۆ ئێمە کەمەکاتەوە ئێمەڵێن ساڵی 2010 ئەڵێن 2010 ضەروریە 100 کەسمان هەبێ بۆی بەم 100 کەسەوە حەرەکەت بکەین تەسەورکەن برانی بەڕێز لەو وەختەوەی کە زنجیرە حەلەقەکانی تەلەڤیزیۆنی ئەلحیوار بڵاوبووەتەوە بەردەوام خەڵکێک لە کوردستانەوە لە شوێنی جیاوازی کوردستانەوە پەیوەندیە کاتەوە بە ئێمەوە ئەڵێ کەی دێنەوە کەی ئیش دەست پێەکەن کەی ئیش لەسەر حسابی کوردستانەکەن ئێمە هەر ئەمە تومانە ئێمە تا 2010 نیازمان نییە هیچ جۆرە تەوجیهە لە کوردستانە بکەین بخەینە گەڕ ئیشکەین بەڵێ ئەشێ لەوێ هەوادارە و تەرەفدارە و خەڵکێکەیە سیدێک بڵاوکاتەوە یەکێ خەبەرە بڵاوکاتەوە یەکێ کتێبێک بڵاوکاتەوە لەو بابەتانە ڕێ لە کەس ناژیرێ بەڵام ئێمە بۆ خۆمان ئەمانەوێت جەماعی دەستە جەمعی کۆمەڵکارانە وەکو ئەهلی ئەم ڕەوتە لە 2010 مان کە تەواو کرد و 100 کادری ڕێک و پێکمان بوو تەوجیهەکە لێرەوە بە کۆمەڵ بگەێنینەوەی ئایا چۆن ئەیگەێنین ئەو کاتە ئەوش بارۆزروفی ئەو کاتەمانەی زانی هەروەها ئەو واقعی کە ئیخوێنینەوە کەوابوو بە گەڕخستنی ئەو برابەڕەزانی لێمان کۆبوونەتەوە ناسینیان نزیک بوونەوە هاتوچۆکردن باش ناسینیان هەرەوەندە نا ئەمە بزانی فڵانی کوڕی فڵان
خۆمە جنسی بۆ دەرناکەین ناو ئەسڵەکەی بزانین مهمە ئەم پیاوە هاتووە من کاکە من ناوم ئەبوزەر غەفاریە ئێمە هەر سەلامی لێکەین من کاگە بوزەر بەڵام مەڵێن کاگە بوزەر چیت خوێندووە کاگە بوزەر عمرت چەندە کاگە بوزەر ژەنابە ژنی هێناوە نەهێناوە کاگە بوزەر مشکلت هەیە هیچ جنسی ئیقامە کاگە بوزەر مەسەلەن پارە و ئیمکانیەت و ئیشکردنت ئەمانەی لێ پرسینەوە ئەمە ئەبوزەر بۆ خۆی ناوی ئاسوەیە خەڵکی فلان شوێنە ئەوە زۆر بەدوای ناڕۆینەوە چونکە خۆی وردە وردە خۆیمان پێ ئاشنا کا لەسەر ناوی هیچ ضرورەتێ نیە ئێستا کەوابوو ڕێخستن بریتە لە بواری تعبیرکردن و خۆناساندن ڕێخستن بریتە لە وەسیلەی بەگەڕخستنی تەواوی وزەی ئەندامەکان بۆ هێنانەدی ئامانجەکەمان بە زووترین کات سێهەم ڕێخستن بریتە لە ئامێری تین و فشار لەسەر ناحەزان و دژمنان ئێمە تاکتاک ناتوانین زەختێ لەسەر ئەو تاغوتانە دروستکەین ناحەزان و دژمنانی خۆمان دروستکەین بەڵام بە کۆمەڵ توانین وەختێک کە زۆرە بین دە کەس بینە ترسین لە زیندان 100 کەس بین کەمترە ترسین ئەڵێن دە کەسیش بژیرە چییە یەک لە سەردەیەتی ئەگەر 1000 بووین و 100 کەس گیرە 100 کەسەکە قەڵەباڵغیەکی گەورەتر دروستەکە بە شەرتێ 900 کەسەکەی تر بەردەوام دیفاعی لێ بکەن بەڵام ئەگەر لێی گەڕین هەر بەو شێوەیە هەمووی وەکو کاگوەلی زاخۆی لێ دێ ئەمێری زیندانیانی سیاسی لە کوردستان کە ئەوە 10 مانگ و 10 ساڵ و چەند مانگێکی تەکمیلە کردووە لە زیندانی پارتی تاغوت کە ئێستا 30 قسوور کیلۆی ماوەت 10 ساڵی کاملە لە زیندانایە بێ ئەوەی تۆمەتی هیچ شتێکی بخرێتە پاڵ بێ ئەوەی عسکەری بوو بێ نە پێشمەرگایەتی کردووە نە عسکەری کردو ئەم پیاوە گەر سایقی بن لادنیش وایە ئێستا لە ئێمە نەخولایەوە سوڕایەوە ئەم پیاوە ئەگەر خالد شێخیش وایە وەکو ئەڵێن پلانی داناوە بۆ 11 سپتەمبەر هەر وایە بدرە بە دادگا بڵێن ئەمە تۆمەتەکەیت بەڵام هەتاکو ئێستا پارتی تاغوت ناڵێت تۆمەتی وەلید زاخۆلی ئەبوو خوبەیب چییە ئەوە 10 ساڵ و چەند مانگێکیشە کە لە سایلۆی هەولێر لەسەر لەو زەمانەوە بردوویە و ئومەمی متحیدە ژەزانێ ڕێکخراوی مافی مرۆڤی ژەزانێ پەرلەمانتارانی ژەزانن پەرلەمانی کوردستان و پەرلەمانی بەغدا ژەزانن بەڵام لە هەمان کاتە بەو شێوەش هەروە بۆ پڕمە ئەساتە هەرماوەتەوە لە زیندان ئەمە گەر بێت و قووەتێک هەبوایە دوو بارزانی بفڕانایە بالمقابل سجنی بکردنایە لە ئەشکەوتێکە ئەو کاتە پارتیە کەوتە مساومەی ئەوە کە چۆن بەریت لەبەرەوە تۆ وەختێک کارەکەت جەماعیە ئامێری تین و فشارد لەسەر ناحەزان و دژمنانیش بۆ دروست دەبێت بەڵام کە تۆ بۆ خۆت هیچت نییە تۆ بەتەکید ناتوانانی چونکە ئەو کاتارە بە وەکو ڕێی خۆت بپارێزی لە جیاتی وەکو شێڕ و پڵنگ هجوم ببین وەکو ڕێوی هەمومان خۆمانەکەینە کونەوە خۆمانەخینە هەڵیژگێکەوە خۆمانەخینە پەرژینێکەوە خۆمانەخینە ئەشکەوتێکەوە تاریکستانیەکەوە چەمێکەوە لەبەرەوەی نەمان دۆزنەوە بەڵام ئەگەر بووین بە کۆمەڵەیەکی ڕێکخراوی منەظەمی ساحەب بەرنامەجی فکر قەناعات و زیادکردن و ئامانج و قۆناغ و استراتیجەت و ئیدارە و مرکزیەتی کار و پارە و هەموو شتێکمان دیاری کردبوو تێ ئێمە ڕۆینە پێشترەوە بکە